هیوادارم لەم دیدارە بتوانین نەخشە ڕێگایەکی تێر و تەسەل دابڕێژین بۆ گەشەپێدانی ناوچەیەکی گەشتیاری کوردستان کە دوکانە کە پڕە لە گەنجی تامەزرۆ کە هیوادارم لەگەڵ گەنجەکانی دەوروبەر ببنە بڕبڕی پشتی هێزی کاری ئەم ناوچەیە و بە باوەشێکی گەرمەوە ئامادە بن پێشوازی لەو ملیۆنەها گەشتیارە بکەن کە لە ساڵانی داهاتوو ڕوو لەم ناوچە و ناوچە گەشتیارەکانی تری کوردستان دەکەن. ئەمە وتەی 6 ساڵ لەمەوبەری جێگیری سەرۆکی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستانە کە لە سەروبەندی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا باس لە ڕاگەیاندنی پرۆژەیەکی گەشتیاری لە قەزای دوکان دەکات و دەڵێ سەرەڕای بوژانە و سەوزکردنی زیاتری شارۆچکەکە دەرفەتی کار بۆ گەنجان و کاسبکارانیش دەڕەخسێنێت. بەڵام تا ئێستا ئەم پرۆژەیە بەردی لەسەر بەردەنراوە و هیچ ئاسەوارێکی ئەو پرۆژەیە بە شارە گەشتیاریەکەەوە دیار نییە. پەیام ئەم پرسیارەی ڕوبەڕووی جێبەجێکاری پرۆژەکە کردەوە کە فاروقی مەلا مستەفایە ناوبراوی جگە لە چەند دەستەواژەیەکی گشتی نەیویست هۆکاری دەستپێنەکردنی پرۆژەکە ئاشکرا بکات. گەشتیاری دوکان گەیشت بەچی ئەو کاتە بڕیارێک درا گەیشت بەچی بابەتە دەمێکە خەریکین و هیوادارم ببێ ڕێگریمان نیە ئێستا هەوڵەیەن و لە پێشکەوتنای ئینشەڵڵا. دەستپێنەکردنی پرۆژە گەشتیاریەکە لە قەزای دوکان لە کاتێکدایە دانیشتوانی ئەو شارە و بە تایبەت گەنجەکانی لە بێکاریەکی بێپێشینەدا ژیان دەگوزارێنن و گەنجێکی شارەکە بۆ پەیام دەڵێت بێکاری گەنجانی ناچار بە کۆچ بۆ هەندەران کردووە. زۆر گرنگە لەبەرەوەی ئەچێ هەموو گەنجەکان ڕووەکەنە هەندەران لەبەرەوەی ئەسێ دوکان ئەو گەشاریە و بەڵام ئێسێ ئەمە هیچ ئیشکارێک نییە بیکەین لە دوکانە گەنجەکانمان هیچ ئیشێک نییە بیکەن. پەیام بۆ وەرگرتنەوەی وەڵامێک لە هۆکاری دەستپێنەکردنی پرۆژەکە و بربەستەکانی بەردەمی پەیوەندی بە بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سلێمانیەوە کرد و هاوشێوەی سەرمایەدارەکەی سلێمانی ناوبرا و هۆکارەکانی دەستپێنەکردنی پرۆژەکەی بەڕوونی ئاشکرا نەکرد. لە ئیستەیە کارێکی زۆر کراوە لەسەر ئەو پرۆژەیە و قۆناغێکی باشی بڕیوە بەڵام هەر دەست پێ نەکراوە دەست بەکار نەبوون ئەویش لە کاتی خۆیان باسیەکەی بەڵێ لە ئیستەیە هەموو پلانەکان لەسەرەوەی بۆی ئاو لە ناو چەمەکانە هەبێ و طبعاً ئاو ئاوەدانیە لە هەموو شوێنێکە و ئێمە پێمان خۆشە ئەوە کەرتی گەشت و گوزار لە شاری سلێمانی بە تایبەتەگەرە و ئاوە هەبوو ئەباتە قۆناغێکی کە بۆیە هەموو کارەکەین لەسەرەوە. تەنیا ئەم پرۆژە گەشتیاریە نییە کە لەلایەن ئیدارەی خۆجێیی سلێمانی و حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستانەوە پەراوێز خراوە. نزیکترین و دیارترین نمونەش دیاریکردنی 5 زۆنی سلێمانی بوو بکرێن بە گەشتیاری لە سەروی هەمویانەوە بەنداوی چەقچەق و سەرچنار. بەڵام تا ئێستا هەنگاوە ئیداریەکان بە شێوەیەکی زۆر سست بەڕێوە دەچن و هەنگاوە کرداریەکانیش دەستیان پێ نەکردووە و پرۆژەکەش بووەتە بەڵێنێکی دیکەی جێبەجێ نەکراو لە سەروبەندی هەڵبژاردنەکانی کوردستان. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.